شاری شاعیران و هونەرمەندان و ئەدیب و نووسەران و شاری پێکەوە ژیان ئێرە شاری کۆیەیە. ئەی ڕەقیب هەر ماوە قەومی کورد زوبان نایڕمێنێ دانەی تۆپی زەمان. دڵداری شاعیر لەم خاکەوە دروست بوو لەدایک بووە. پێم ناڵێ نهێنی خاک و خۆڵی ئەم شارە چییە کە ئەم هەموو شاعیر و هونەرمەند و ئەدیب و نووسەرەی بەبەرهەم هێناوە؟ شاری کۆیە شاری سەدەی هەژدە و نۆزدەی ئەم دو سەدەی ڕابردوو شارێک پڕ لە ڕۆشنبیر و بنەماڵی ڕۆشنبیری پەیوەستە بە قۆناغێکی مێژوویی کە تێیدا ئەم شارە سنتەرێک بوو بۆ چەند شارەکانی دەوروبەری. ئەگەر ئێستا لاچەپە و پێگەیەکی ئەو تۆی نەماوە لەو سەدانەی من ئاماژەم پێدان کۆیە شوێنێک بوو بۆ کۆکردنەوەی زانا و شاعیر و ئەدیب و نووسەران، چونکە لێرەدا کۆمەڵێک بنەماڵەی ڕۆشنبیری زۆر گرنگی تێدا بوو. یەکێک لەوانە بنەماڵی خادیم و سوجادا کە بنەماڵەی دڵداری شاعرن. ئەم بنەماڵانە چ شاعیر و چ نووسەری ناچەکانی تری کوردستانیش بوون بە تایبەت دەوروبەر دەهاتنە لای ئەوان و لێرە کۆڕ و کۆبوونەوەی شعری زۆر گرنگیان لە ماڵەکان و لە خانەقا و تەکیە و مزگەوتەکانی بنەماڵەی جەلیزادە و مەلاتەیی بوو، هیرانی و نازەنینی و کۆمەڵێک بنەماڵەی تری گرنگی زانستی و ئاینی و شعری ئەم شوێنە دەکرد. شێخ ڕەزای تاڵەبانی و حاجی قادری کۆیی و کەیفی جوانڕۆیی دەهاتنە ئەم شارە و لە مزگەوت و لە تەکیە و خانەقەکانی ئەم شارەدا کۆ دەبوونەوە، شەڕە شعریان دەکرد و شعریان بەرهەم دەهێنا. بۆیە لەو قۆناغەدا ئەمە شوێنی ڕۆشنبیری و بەرهەمهێنانی دوا قۆناغی کلاسیکی کوردی بوو. باش ئێمە هینە سەر ئەوە. ئێمە دڵداری شاعر هەمومان وەکو کورد لە ڕێی ئەی ڕەقیبەوە شانازی پێوەکەین، لە ڕێی ئەی ڕەقیبەوەی ناسین. تو پێم بڵێ چی لە هەکبەی دڵداری شاعیر هەیە کە لەوە زیاتری پێ بۆ ئێمە نایزانین؟ ئێمە گرفتمان ئەوەیە کە ڕۆشنبیرێکی ئاوای گەنج کە تەنیا 30 ساڵێک ژیاوە لە دەقێکی شعری کە ئەی ڕەقیبە سەر دەکەینەوە، لە هەر لەسەر ئەساسی ئەم دەقا حکمی بەسەردا دەدەین، بە باشی دەبینین یان بە خراپی دەبینین. لە کاتێکدا ئەوە دڵدار لەو قۆناغی کە تێیدا ژیاوە بە کاریگەری شاعیرێکی لە خۆی گەورەتر کە زەینەبخانی خوشکێتی کەسێتێکی بۆ دروست بۆ پڕ لە زانیاری و زانست کە دەتوانین بڵێن یەکێکە لە مۆدێلە هەرە گرنگەکانی ڕۆشنبیر بوون لەو قۆناغی مێژووی کورد. کەواتە ئەتوانین بڵێن شاری کۆیە دڵداری هەیە، حاجی قادری کۆیی هەیە، دنیایەک لە شاعیر و ئەدیب و نووسەرانی هەیە. فەرمووە لای هەموو کەسێکی کورد ئاشکرایە کە شاری کۆیە لانکەی ئەدیب و شاعیر و نووسەران بووە. ئایا ئەم جیلەی ئێستا هەمان هەڵگری ئەو پەیامەی ئەوانە کە هێنابێتی تا ئێستا؟ جیلی ئێستا جیلێکی بە یادەوەر کورتە، بەومانایە کە پاشخانی خۆی بەباشی نازانێت. من دەچمەوە سەر دڵدار کە دەڵێ گەلی کورد ئەو گەلەی کە 1000 ساڵە و زیاتر چەشن دەرد و سەنگەساری ڕووی تێکردووە. ژیانی ملەتێک وەک ژیانی فەردوایە، هیچ فەرقی نییە. هەر چۆنێکی ئەو نەخۆش دەکەوێ ئەویش نەخۆش دەکەوێ، بۆ چاکردنەوەی دکتۆری دەوێ دەرمانی گەرەکە. کەواتە دڵداری شاعیر پێش 70 ساڵ لەمەوە پێش ئەم پەیامەی بۆ ئێمە ناردووە. زۆر سپاس کاتمان گرتیت، زۆر خۆشحاڵ بووین. بەخێر بێن دەستا. بارشادان ببهر الجناي خوراي قلنا مردان زجنو بارو سيران خوشي قشتي بيروزي اي قرد نازدان
دەستەکانت خۆش بێت ئەو دەنگە خۆشە نەرزێت ماسە سەفینجان زۆر خۆشحاڵم ئەمڕۆکە لە خزمەتی جەنابتانم لەم شارە خۆشەویستە کە شاری هونەر و موزیکە ئێمە لە سەردەمانێکی زۆر کۆنەوە ئاشنا بووین بە گۆرانیە خۆشەکانی کۆیە بە موزیکە خۆشە ڕەسەنەکەی لە ڕێی تیپی باوەجی کۆیەوە بەس ئەمێ بزانم پێش تیپی باوەجی کۆیەوە یا کۆنتر چی هەبوون ڕێز ئەو سەرقافڵەیان هەبوو لە گۆرانی موزیکی کوردیە لە ناو شاری کۆیە زۆر بەخێر بێن سەردەمی مێژووی گۆرانی مۆسیقا لە کۆیە دەگەڕێتەوە کە زۆر کۆنا هەبووە و هەیە لە سەردەمی ئەمیناغی ئەختەر کە سەردەمێکی زێڕینی ئەو کاتە بووە لە سەدەی 19 لە 1939 بۆ خۆی لەدایی بووە 1970 کۆچی دوایی کردووە تەمەنی کورد بووە بەڵام ئەو وارسی دیوەخانەکەی بابی بووە حاجی بەکراغی حەوێزی کە لە سەردەمیوی مامۆستا مەڕبێن هەبووە کە گۆرانی بێژێکی زۆر بەناوبانگ مەقامزانێکی زۆر مەڕبێنی قەشە شابیلی پێ دەڵێن کە خەڵکی هەرمۆتەی بووە ئەو سەردەما مەڕبێن یەک لە دەنگخۆشە هەرە بەناوبانگەکانی شاری کۆیە بووە داهێنانی ئەمیناغی ئەختەریش کە لەو دیوەخانەی کە هەی بووە کۆیە وەکو ڕێچکە بووە هاتوچۆی بەسەردا بووە ڕۆژهەڵات و باکوور و بەغدا و کەرکووک و ئەوانەی بەیەکەوە بەستێتەوە کۆیە وەکو بڵێ کاروانسەرا بووە ئەلەو سەردەمەی خەڵک زۆر هاتووە لە کۆیە مایتەوە ئەدیب و شاعیر و ئەو سەردەما خەڵک زۆر پێگەییوە لە کۆیە مەسەڵەن حاجی قادری کۆیی هەر هاوتەمەنی ئەمیناغی ئەختەرە هاوتەمەنی مەڕبێن بووە زۆر لە شاعیرەکان قاسید کەیفی جوانڕۆ ئەوانە شێخ ڕەزای تاڵەبانی ئەوانە یەکەم گروپی موزیک تیپی باوەجی کۆی بوویان تیپی کەشە بوویان ئەوان بەڕەسمی یەکەم تیپی موزیک بوون چێ دایمەزران فکرەکەی چێ مامۆستا باکووری ئەندریۆز ئیسرائیل خەمۆ کە خەڵکی کۆیە و دەرچووی زمانی ئینگلیزی بۆ لە بەغدایە زۆری حەز کردووە کە لە کۆیە تیپێک هەبێتن تیپەکی مۆسیقا و عیلاقی بە گۆرانی مۆسیقا و ئەوەی زۆر هەبووە مامۆستا باکووری لە 1950 لە چالاکی قوتابخانەکان لە قوتابخانەی کۆی کوڕان کە ئێستا مەکتەبی زانستی ئێستاە تیپێکدا دەمەزرێنێ هەر لە منداڵەکانی وێ لە قوتابیەکانی ئەوێ ئەو تیپە لە ساڵی 58 کە یەکەم خۆناساندنیان دەبێت لە بۆ داک و بابی تەڵەبەکان لە 27 سێی 1950 یەکەم جار کە ئارمەکی باواجیان نووسێ لەسەر پەڕۆی بە سوف و ئەوەی ئەو کاتی چنیویانە خوشک و برا داکەکانی تەڵەبەکان بۆیان چنیون کە مامۆستا باکووری فێری کردبوون و کە کلیلەکی سۆڵیشی لە بۆ کێشابوونەوە لەسەر پڕۆیەکەی کە بیکەن ئەبە و ئارمەیەوە دێنە سەر شانە و یەکەم دەرکەوتنیان لێەوە ناسران باشە ئەم جیلەی ئێستا لە کۆیان ئەم گەنجانی ئێستا لە کۆیان ئایا درێژان بەو ڕچکەی هێناوە یان ستایلی سەردەمیانە بەکارهێنن هەمویان گۆڕێویان هاوتەریب ستایلێکی سەردەمیانەش هەیە و ئەو ڕچکێشیان پاراستووە بڵێ خۆی ئەساڵەت هەمیشە دەبێت پارێزرێ ئەوەی کە تۆ دەیکەی مەسەن دەبێت نابێت ئەوەی لە پێش خۆتە لە بیرچێتەوە و ئەوەی کە پێشکرایە مەسەن ئەو مەقام و ئەو بیت و ئەوانەی کە ئەو کاتی هەبووە لەوانەیە ئێستا زۆر کەم بێ بەڵام ئەو ئەساڵەتە هەر دەبێت بمێنێتن بەڵام تۆ هەر نابێ بڵێ ئەوە فۆلکلۆرەمان هەیە و تەواو ئینسان دەبێت لەگەڵ دنیای مۆدێرن بڕوات ماوەسە سەفنگیان بەڕاستی چەندێک باسی هوەر و موزیک و گۆرانی بکەین تاوا نابێت شاری کۆی ئەمەنە دەوڵەمەندە جابا ئێستا من زۆر حەزەکەم جۆم لە گۆرانێکی مامۆستای گەورە تارتۆفیق بێت بۆ کلارنێت و بۆ دەنگە خۆشەی جەنابەت.
چەند گرداکە یارە چەند شیرینە و نەزدارە ئەو کارێزەی لەبەر بێ ئاوی شیرینی شارە ئەو کارێزەی لەبەر بێ ئاوی شیرینی شارە ئەی متریبی حەریفان دەستکە بە نەغمە خوانێ ئەی متریبی حەریفان دەستکە بە نەغمە خوانێ. ئەم شارە شاری کۆیە یەکێکی تر لە خاصڵەتە جوانەکانی تری کە هەیەی ئەو پێکەوە ژیانەیە کە لەم شارە لە دێر زەمانەوە هەم جووەکان هەم موسڵمانەکان هەم کریسیانەکان هەمویان بێکەوە لە هەمان کۆڵانە ژیاون تێکەڵاوێکی زۆریان هەبووە هەموو بۆنەکانیان بێکەوە بەسەر کردوتەوە باسێکی ئەو مێژومان بۆکەی. بەڵێ لە ڕاستیدا کۆیە شارێکی دێرینی کوردانە خاوەن مێژوویەکی قوڵە لە دێرزەمانەوە کەمینەیەکی جوولەکە و هەروە مەسیحی لێ بووە. ئەگەر بێت و تەماشای ئەو مەسەلەی پێکەوە ژیانە بکەین ئەو پێکەوە ژیانە کۆمەڵک کۆکاری لە پشتەوەیە یعنی لێ کۆیە زۆر بڕیان بە پێکەوە ژیان هەیە زۆر بڕوان بۆ هەیە کە بە ئاشتی بەیەکەوە بژین و ڕای بەرامبەر قبول بکەن و زۆر زار لە کۆیە دەچێت بازارەکەس ناکەی کامیان دیانە کامیان مسلمانە لە بۆنەکان بۆ نمونە لە ڕۆژی هەینی مسلمانەکان دوکاندا دەخەن ئەوانش لە بە ئێمە دوکاندا دەخەن لە خۆشی ناخۆشی لە شای و شین پێشتر کە هەبووە بەیەکەوە بووینە کۆمەڵێک هۆکار لە پشتەوە بووە. کۆیە بە حکمی ئەوەی شارێکی خاون شارستانێت و فەرەنگێکی قوڵ بووە و بارودۆخی ئابووری زۆر بەهێز بووە. ئەو بارودۆخی ئابووریە ڕەنجی داوەتەوە لەسەر ئەوەی کە دەرفەت بڕەخسێ بۆی بتوانانی مەدرسە و خوێندنگا بکرێتەوە. بەڵێ و کە مەدرسە و خوێندنگا پەیدا بوو لێرە مەلا و شاعیر و ڕۆشنبیر و خوێندەواری باشی لێ پەیدا بوو. تەمام بێگومان خەڵکی خوێندەوار مامەڵی خۆشترە نەک لە خەڵکێک کە وەرزێر بیان جوتیاربی خەڵکێکی بازرگان ئەو بارە ئابووریە باشەی کە لە کۆی هەبووە بە پێی ئەوەی کە هاتوچۆی بازرگانیان هەبووە لەگەر دیمەشق و لەگەر تەبریز و لەگە ئێران و لەگە بەغدا ئەو بازرگانانە تێکەڵ بە ئاشنا بووینە بە فەرهەنگ و بە کەلتوری زیان خەڵکێکی کراوان لێ دەرچووە. لە کۆی نابینی دەمارگیری ئاینی یاخۆ دەمارگیری هۆزایەتی هەبی هیچ کەسێک لە کۆیشان نازیبەوە ناکە کە سەر بەکام هۆزە لە مێژەوە قۆناغی بڕیوە کەواتە لێرە نهێنی مانەوەی ئەو کەماتیانە زۆر بە تایبەتی مەسیحی ئەوەیە کە لە هەموو دەڤەرەکە پێشتر لە هیران هەبووە مەسیحی لە سماخوری هەبووە لە کوێ تەنە گوندێک هەبوو من سەردانم کردو گوندە کاتی خۆی هەر گوندەکە نایی گوندی کڵێسایە بڵێ هەمی کریسیان بوون ڕاستە زۆر هەر بە نایوانیچە لە ئێستادا ئەوانە کلێسیان لە کۆی هەیە کلێسیان لەوێ هەیە مەڕبێنە قەدیشە نمونەیەکی جوان و حاشە هەڵنەگر لەسەر مەسەلەی پێکەوە ژیان مسلمانەکان پێی دەڵێن شێخ محەممەدی دێرێ ئەمێ باسی ئەو بکەم ئەم زاهیرێ لە کوێ شتێکی سیر هەیە کە هەمان دێر ئەو مەرقەدا هەم مسلمانەکان زیارەتی ئەەکەن هەم کریسیانەکان زیارەتی ئەەکەن هەردووچیان بەی خوان ێزانن و کەسیشیان تا ئێستا لە دێرزەمان تا ئێستا بەرکەوتێکی ناخۆشیان نەبووم ئەو بڵێن ناوڵات تۆ نابێ بێ ئەو بڵێ هیمنە هیمنە ئەم نێژوان و باسکە چۆنیە ئەگە بێت و تەمەشایی مەڕبێنە قەریشەکەین خۆی لە بنەڕەت دانایی کە دێر مار بەهنامە لە تەمەنەکەی بە 8 ساڵەوە بەردەگەڕێتەوە مسلمانەکان ئەوان پێی دەرێن مەڕبێنە قەریشە ئەمێش پێی دەرێن قەدیشانی قەدیس بەرێ قەدیس بەرێ مەڕبێنی پیرۆز ئەمە پێی دەرێن شێخ محەممەدی دێرێ کاتی خۆی پیاو چاکێک بۆ و سڕحی کردیە و چاک خواز بۆ و وستیوتی لەگە خەڵک زۆر باشیانە باشەمە هەردووچان لەوێن نێژراون هەر کەسە چۆن ئەمان ئەڵێن ئەوان ئەڵێن ئەوە لە خۆشەویستی مامەڕبێنی پیرۆز کە کەسایەتێکی چاکە خواز بووە سڵحی کردی یارمەتی فەقیریدایە فەرق و جیاوازی نەکردێت لە نێوان دیانەکان و مسلمانەکان. زۆر سپاس بۆ ئەم شارە جوانە کە ئەم پێکەوە ژیانەی تا دروست بووە وەکو هەموو زۆربەی شار و شارچەکەەکانی تی کوردستان کە بە هەمان شێوازە بەڵام لێرە ڕنگدانەوەکەی بە جۆرێکی ترەوە زۆر سپاس بۆ ئەو میوانداری بەڕێستان.
کاک ئاماجان ئێمە ئێستا لێکێکین لە گەڕەکە کۆنەکانی شاری کۆیە زۆر شوێن لەم گەڕەکە کۆنانە ئەبینیت وەکو خۆی ماوەتەوە چی کراوە بۆی کە ئەم کللتورە جوانە و ئەم گەڕەکە کۆنانە بپارێزرێ و بە خەسار نەچێت. لە ڕاستیدا بەشێک لە پاراستنی ئەو شێوەی کەوا ئێستا لە بیناسازی هەیە لە کۆیە پەیوەندی بە مێژوو ئەو شارەوە هەیە ینی ئەوەی کە پارێزراوە خەڵک پاراستویەتی یعنی بۆن منە هەرێک لەوانە خەڵک بیرەوەری لەگەڵ ئەو خانوانە هەیە ینی شوێنی ژیان و با و باپیران ئێستانەوەکانیان دەیان پارێزن کە ئەمە بەشێکە بۆتە بەشێک لە کللتور و دابوونەریتی ئەو شارەش و بۆ بەشێک لە پاشماوە و شوێنەواری ئەو شارە کەواتە ڕاوبۆچوون هەیە کەوا لەگەڵ نیشتە جێبوون و دروستکردنی شار کۆیە شار بۆ ئاودانی لێ بۆ خەڵک لێ تەنانەت ناوەکەشی کۆی هەندێک بۆچوون هەیە کەوا لە کۆبوونەوەی خەڵک و ئاوەدانی و پێکەوە ژیان و ئەو شتانەکەەوە وای کردوکە ئەو شارە ناوەکەی کۆسار یاخود کۆیەکی لە بۆ دابدرێ بۆ شارسانیت لە کۆیە لە ڕاستیدا یعنی بە مەزندەیە چونکە لە ڕاستیدا ئەو شارە مێژی بە هەزاران ساڵ ئێمە ناتوانین بڵێن دیاریکەین ینی دەکرێت مەزندەی بۆ بکەین کەواتە کۆیە یەکێکە لە شارە دێرینەکانی ئەم ناوچەیە نەک هەر کوردستان ڕەنگە بڵین دوای هەولێر دوای ئامێدی دوای چەند شارێک کۆیە هەبووە ینی کۆیە ڕەنگە تەمەنی بگەڕێتەوە بۆ بەپی ئەو بەڵگانی کە کاک ئەماز باسێکا و کە هەیە ڕەنگە بگەڕێتەوە بۆ 4,000 ساڵ پێش ئێستا نەک پێش ئێستا ئەنی بەڵێ 4,000 ساڵ با بڵێن 2,000 ساڵ پێش زین کە ئاکاتە 4,000 ساڵ ومێدەوارم کە ئەم شوێنەوارانە وەکو خۆی بپارێزرێ و توێژینەوەی زیاتر لەسەر بکرێت و ئەم مێژووە بە زیینوی بهێڵێتەوە. سەرەی چڵێسی و نەوسنی و نان دروستکردن و ناخواردنە ئەنجا بڵێنی ئەوە پاقلەکەی خۆمانە ئەوە ڕۆنی تۆن هەری خۆمانە ڕۆنی کوردی سیری کوردی ئەم سیرە هەیە ئەم ناوچەیە ڕێک ئەوە دەستی بەرخادوو ئەمە شویتەکە بۆنی زۆ خۆش لەبەریکە هی دەشتی کۆی خۆمانەیە ماستی مەڕی خۆماناری کۆیە تەڕەپیاز بینە سەر گەڵاکە ئەم گەڵا مێوە هی ئەم باخەیە ئەم باخەش هی ماڵی شێوەکار مامۆستا پەرژینە مامۆستا پەرژین چۆنی ئەحواڵی تۆستان دەکەم بەخێر بێن سەرچاوان بەخێر بێن بۆ زۆر خۆشحاڵین بۆ ئەم میوانداری یاخوا بەخێر بێن ڕەمەزانتان پیرۆز بێ پێش هەموو شتێک زۆر خۆشحاڵین کە لەم ئێوەی ڕەمەزانە بە دیداریەوە شادەبین و ئەم خوانە خۆشە بۆ ئێوە ئامادە ئەکەین هەڵبەتە ئەگەر ئەم پێکاتانە ببینن ئەکسەر ئەزانن ئەمە یاپراخی گەڵامێ و دروست ئەەکەین لە چوە دەست پێ بکەین وڵا یاپراغی شاری کۆیە تایبەت شاری کۆیە من گۆشتەکە ئێستا حازرەکەم ئەیزنم تۆش هەڵبەتە شویتەکە یادەکە بەرێ ئەنجا جەنابەت شێوەکاریت بەرێ خریجی پەیمانگای هونەرە جوانەکانیت چۆن دەستت کە بەڕەسم خۆت بارەکەوتیا بوو وەڵڵاهی لە ساڵی هەشتاکان بوو سوتفە ئەو کات بە سوتفە ناوم هاتەوە لە پەیمانگای هونەرە جوانەکان طبعا یەکەم وەجبەی پەیمانگای هونەرە جوانەکان بووین دە سلەیمانی ئەو کات بەرێ مامۆستا عەلی جۆڵا ئەمیدمان بوو مامۆستا بەرێ عەبدوڵڵا ڕەسوول بوو مامۆستا بەختیار مستەفا بوو زۆربەی ئەو مامۆستایانە مامۆستامان بوو هەر لەو کات سوتفە گوتیان ناوت لەوێ هاتیتەوە هەر با بە زمانی خۆمان قسە بکەم بە کۆییانم بەرێ وەڵا کە ناوم هاتەوە سوتفە لەوێن دەرێ مقابلەک هەبوو مقابلەکە زۆر قەلق بووم طبعا تێدا یەکەم جار بوو پەیکەرێکیان لۆدا نابووین بە نەحەت کە چوومە مقابلەکە وەڵا پەیکەرەکەم کێشا بە شێوەی تەختیت کێشان طبعا شێوەی تەختیتەکە تۆناتەکان زۆر شارەزای نەبووم بە زۆر ڕایان لە کارەکەم بووم لە مقابلەکەی دەرچووم ئەوە بوو سەرەتای وەرگرتنم لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلەیمانی گۆشتەکەم خستە سەر ئاگەر تۆشتا شویتەکە و نەزیینی بێن ئامانە ئەنجازین تەڕە پیاز من ئالۆ سیرەکە ئەمە سیری کوردی خۆمانەیە من
ئەم سەرکانی لێکەمەوە تەواو ئەمە دوای لەگەڵ گۆشت و ماستەکە سووری ئەەکەمەوە بۆ ناو یاپراخەکە بەڵام ئەمە گەڵاکی بۆ ناو برنجەکە یعنی هەموو شتێک مەرحەلەی خۆی هەیە لای من کوێشتەکانی زۆر جوانە تامەکان ئاوا دەرەچێت ئەمجا ئەم سیرە کوردیە ئەهێنین ئەم لاسکەی زۆر ئەم هەرچی تامە لەم لاسکەیە نیوەی کەرەستەکانم بە سەوزی هێشتەوە ماستەکەم بە کاڵی شتەوە بەڵام نیوەی کەرەستەکانم لەگەڵ گۆشتەکە و سیرەکە سوور کردەوە بە ماستەوە ئەمەی تێکەم زە لە پێش شازانی چێکەین پاقلەکەی بۆ ڕاخین فانە خانچۆنی وازانم هاتیت بۆ یارمەتیمان بیت وەنیە دەیاڵا با بزانین ماشەڵڵای لێبێت چەند جوانە چەند ئاقڵە با بزانین وەڵای بە دەستکەشەوە هەر ئەمیشە ناکرێت هەر ئالۆسکا بەدەستمەوە ئەو بۆ داینەکەنین خۆ با دەستکەشەکە لابەرین بە دەستکەشەوە تۆزە زەحمەتە زۆر باشە بەسەیرینەکە چۆنە پێچوانە والله زۆر عەجیب بوو ئادەی ئالۆ نەوعە وابزانم فێری دەکەم با قۆڵشی بۆ هەڵکەم ئای دەستخۆش دەستخۆش پاقلەکە پیان وساوە دەستخۆش بۆسە پاقلە تەرەن زانی چۆن دەرچووە دەستەکانت خۆشبی زۆر بەتان دیارە بەس بەتامی کەین بزانین با بزانین بزانە قەرە خەرمانەکەم چۆن لێناوە ئۆی طبعاً با بزانین ئەمە مەسەلەیە چییە سڵاو ڕێزم هەیە بۆ ئەم یاپراخە خۆشە بەڕاستی هەتا بڵێ بەلەزەتە بێ ئەوە ناخۆش قەرە خەرمانەکەشتان بکە چۆنە زۆر خۆشە. جارە تامۆشتەکەی تێ بگەین مزرەوە نییە هەر بزەڵ سماقۆشتیشم تێ نەکرد نە ئەوە سماقیشتی چۆنە؟ تێ نەکرد جەماعەت من سەیرم پێ هات کە سماقی تێ نەکرد نە سرکەی تێ کرد بەستیا نیوەی شبیت و معقول نییە. تەڕەپیازەکەی زۆر ور خۆشە. کرد سۆری کردەوە نیوەکەی کەشی لەگەر شبیتەکەی لە ناو کرد زۆرە پەلەوە قەرە خەرمانتانکەم بەخوا تامی ئەەکەم چکم کوانێ ئەوە وی ئەوە چێت تو هەرسێن مەکەینان وەڵام ژان ناخۆم باشە دەی کاچی شەر بێنان نەخۆم ئەوە دەیخۆی هەمن حەزمیڵێ تاقیکردنەوە لەسەر ئەەکەی نا گوتم زانم دەخواردمێت و خۆت نایخۆی کاچی من ئەوە ترسم لێ نیشت بەخوا ترسم لێ نیشت گوتم زانم شتێک هەیە بە زۆر هەڵی قەرە خەرمانەکە چونکە ئەمن لێم نایە گوتم باتانی هەر بە زۆرە تێ قەرە خەرمانەکە بخۆم بۆ تۆ شو ئاسێر مەکەی ڕحم چوتم شتێکە تێ نەکرد نۆ گوتم خۆش نەبیتم ئۆلێمان بۆ پێش بڕچێت تازە ئەم شانش دەزانی واو ئەوە قەرە ئەزانین چۆن میمە؟ خەرمایە دانیشتێک لێرە یا پراخێکی زۆر خۆش قەرە خەرمانێکی هەتا بڵێ بەلەزەت بەدەستی مامۆستا پەرژین لەگەڵ لەم ئەجوا ئەشا دانیشتو ئێخۆین کە ئەم هەموو تابلۆ جوانە کە بۆ دەستە ڕەنگینە نەخشێنراوە ئەم خواردنە خۆشە کە بۆ دەستە ڕەنگینە نەخشێنراوە خۆشترین ئێواری ڕەمەزانی بۆ سازداین بەڕاستی زۆ خۆشە ئەو دەستانە و خۆش بێت بێنەمش کە باسی هوەر دەکەین باسی هوەری شێوەکاری دەکەین یەکێکە لە لایەنە گرنگەکانی کۆمەلگا بەڕاستی
کە باز دەکەین هوەری شێوەکاری لە کۆی زۆر زۆر پەرەی پێدراوە بەنسبەت ئایدیای هوەر پەیوەستە بە چیەوە پەیوەستە بە مێژووی فەلسەفی و فکری و هەروەها جوانی لە هوەردا بە تایبەتی زۆرە چێژێکی هەیە کە دەتوانین زیاتر ئەو چێژە لەنا هوەری شێوەکاری بدۆزینەوە ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووین کە هاتینە ئەم شارە پڕفەرهەنگە کللتوریە ڕۆژێکی زۆر خۆشمان بەسەر برد لە شاری کۆیا هیوادارم هەموو ڕۆژەکانی تری ڕەمەزانمان هەروە خۆش بێ هەروە لە گەشت و گەڕان لەگەر هەموو مسلمان هەروە شوێنی خۆش و جوان ببینین هەروە خەڵکانی ئازیز و خۆشەویست و بەهرەمەند ببینین بەم جۆرە هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەمان کاتێکی خۆش هەر سەرفراز بێت.